ماری زۆر گەورەمان هەبووە، ئیگوانامان هەبووە، گوانە زۆر گەورەمان هەبووە، نزیکەی لەوانی 80 سانتیم گەورە بوو بێ. ئەو تیمساح حالیان لەکەمە نزیکەی 6 وەرەقەیە. ئەوە ماسی تیمساحی پێ دەرێن بە ئینگلیزی ناوێکی تری هەیە، بەڵام حالتەن ناو کورداوە باوە ناو حەرەبەکانەوە باوە ماسی تیمساحی پێ دەرێن. ئێستا نمونە ئەومان هەیە نزیک 4 وەرەقەیە، ئەومان هەیە نزیکە 7 وەرەقەیە. ئێمە وەکو ستافی ماسی فرۆش شاهانە لێرانە کە هەموو بابەتێک لێرە دەفرۆشین. نمونە مارە، ماسیە، جوچکەیە و هەروەها ئیگوانایە، بابەتی دەگمەن ئەو بابەتانی کە زۆر دەگمەن لە مەیدان لە بازاڕی هەولێر لە ئێمە دەست دەکەوێت و ئێمە بەخێویان دەکەوین دەیانفرۆشین. هەر بابەت و نرخێکیشان هەیە جا دەکەوێتەوە سەر زۆری بابەتەکان. وەڵاهی بەڕێز ئەوە بەخۆی قیاسی مارەکان زۆر دەور دەبینی. نمونە لەونی مارەکان ئەگەر بێت و تەماشای بکەیت ئەو مارە لەونی زۆر جوانی هەیە، بابەت و نوعەتی هەیە زۆری هەیە، ئەناکۆندا هەیە، ئەوانە ماری تر هەیە، ماری ژەهراویش هەیە بەڵام پێوە نادەن کاتی ئەمەیان ژەهری نییە، ژەهری نیە، هەر بێ زیانە لە هەموو ڕوێکەوە. یعنی نمونە ئەو مارە ئەگەر ئەزیەتیشی لێ پێتۆ نادا. ئەو ئەزنەبیە زیاتر لە ئێرانە، تورکیا، وڵات ئەزنەبیەکان زیاتر لێن درێ وەکو پرۆژە هەیە بەخێو دەکرێت و گەورە دەکرێت دەنردرێ. ئەوە تەمەنی چەندە بوو نمونە؟ والله تقديريا ئەوە حساب ناکرێ، بەڵام نزیکەی 4 مانگ 5 مانگ 6 مانگ کە گشتە شوە. خواردن وەکو خواردن زیاتر شتە زیندەوەرە بچووکەکان دەخوا، مشکە، ماسیە، یان شتەشی زیندەوەر بجۆڵێ، شتی مردوو ناخوا، ئەبێ ئیلا زیندی بێ. زیندەکەش خۆی دەیگرێت و لەو حاڵەتەیە ئەتوانێت بیگرێت و قوتیدا. بابەتی زۆرمان هەبووە، ماری زۆر گەورەمان هەبووە، ئیگوانامان هەبووە، گوانە زۆر گەورەمان هەبووە، نزیکەی لەوانی 80 سانتیم گەورە بوو بێ. ئیگوانا ئەوە ئیگوانایە، ئەوە زۆر و لەونی گەلەگەلە زۆرە، بابەتشی گەلەگەلێک زۆرە. ئەو ئیگوانایە هەیە ڕەنجی خۆی دەگۆڕێ، دەتوانێت بۆ چەند ڕەنگێک ڕەنجی خۆی بۆ لە گەشتەکان خۆی بگونجێنێ، بەڵام ئەوانە وانە، ئەوە تەنها ڕەنگی زەردە یاخود کەسکە یاخود سوورە، ئەوە وەسەتەکەیتی. ئەوانەی کە ڕەنجی خۆیان دەگۆڕێ ئەوان دەگمەنن، زیاتر گۆشت خۆری پێدرن ئەوان، بەڵام ئەمە سەوزە خۆرە، خاز دەخوا، کودی دەخوا، خیار دەخوا، ئەو بابەتانە دەخوا. بەخوای نرخەکان دەکەوێتەوە سەر بابەتەکان. ئێستا نمونە ئەومان هەیە نزیک 4 وەرەقەیە، ئەومان هەیە نزیک 7 وەرەقەیە. ئەو بابەتانە بابەتی زۆر دەگمەنتر هەیە، ڕەنگە هەتا ڕەنگە 20 وەرەقەش بڕوە، ڕەنگە دافتەرێکیش بڕوە. هەموو کەسێک ئەمە بەخێو ناکە. کەسێک بێ لە ماڵەوە شوێنێکی تایبەت بۆ خۆی دروست کرد بێ، حەزی بۆ شتانە هەبێ، نمونە ڕەنگە لە 100 نەفرێک حەزی لە بابەتانە بێ، بەڵام ئەوان ئەو گیاندارانە کە بەخێو دەکرێن، ئەو کەسانە کە بەخێو دەکەن شارەزایشتەوە تەواویان لێ هەیە و ئیسفادە لێ دەکەن، هەیە بەچکەی لێ دەگری، گەشەی پێ دەکات، دوایە دەیفرۆشێتەوە، وەکو تیجارەتێک بەکاردێن، یاخود لای خۆی بەخێوی دەکات، گەورەی دەکات، دەیفرۆشێتەوە. ئەوانە ئەو کەسانە زیاتر کە کەم هەیە بۆ حەزی بێ یان بۆ شتانە بێگەنە، باقیتر زیاتر بۆ فرۆشتنەوەیە، بۆ ئینتاجە. تیمساح ئەوە کرۆکۆتایلی پێ دەرێن. کرۆکۆتایل، تیمساحی کرۆکۆتایل یەکێکە لەو تیمساحانە کە زۆر گەورە دەبێت و گەشەیەکی جوان دەکات، لەونەکەی زۆر جوانە. خەڵکی ئەو خەڵکی کە بەخێوی دەکات عادەتەن بۆ شوێنی زۆر گەورە بەخێو دایدەنێ. بابەتێکی تر هەیە لەمە گەورە نابێ، بەس وەکو ئەمە خڕنیە، درێژ دەبێت، یان درێژ دەبێت، بەڵام کەمێک زۆر گەورە نابێت. ئەمەیان خواردنەکەی چییە؟ مشکە، ماسیە، بەڵام دەبێت ئەو کەسێک کە خواردن پێدەدا دەبێت شارەزای لێ هەبێ، ئەگەر خواردنی بەغەڵەت بداتێ ڕەنگە بمرێت. ئەوانە شەمووی پێویستی بە گڵۆپە و پێویستی بە یوڤیا، پێویستی بە وەڵاهی نرخەکان دەکەوێتەوە سەر بابەتەکان. ئێستا نمونە ئەو بابەتە ئەو تیمساح حالیان لەکەمە نزیکەی 6 وەرەقەیە، باشە، بەڵام کرۆکۆتایلیش نوعەتی هەیە، بابەتی هەیە. ئەو خەڵکانێک کە بەخێوی دەکات ڕەنگە هەرزانتیش بەدەستکەوێ، بەڵام هەمان بابەت نەبێت. تیمساح زۆریەتی گەلەگەلە زۆرە، بەڵام حالتەن ئەوەی بەخێو دەکرێت دوو جۆرە زیاتر. کرۆکۆتایل ئەوەی تریش جۆرێکی پێ دەڵێم، وڵاهی ناوەکەم بیر نییە، بەڵام هەر درێژە. جۆرێکی ماسی گەورەشمان بینی لە ژۆرەوە، پێشتریش پرسیارمان کرد وتیان ماسی تیمساحی پێ دەڵێن، پێما بێ. بەڵێ ماسی تیمساحی پێ دەڵێن. دەتوانین ئەوانیش ببینی؟ بەڵێ ئەوە ماسی تیمساحی پێ دەرێن بە ئینگلیزی ناوێکی تری هەیە، بەڵام حالتەن ناو کورداوە باوە ناو حەرەبەکانەوە باوە ماسی تیمساحی پێ دەرێن. بۆ پێکە شکلی سەرەکەی بەس زەبەت لە تیمساحاتێ، بەڵام دواوەی هەمووی لە شێوازی ماسیە لە سەرەکەی بترازی، باقیتر هەمووی ماسیە. ئەو ماسیە ئەو کەسانە کە بەخێوی دەکەن، منە عەوزێکی زۆر گەورەی هەیە لە ماڵە، یا خانوویەکی گەورەی هەیە، یاخود شێوازی دانانی حوزی تایبەت و ئەوانە لە ماڵەوە زیاتر بۆ شوێنە ئەو شوێنە گەشتیاریانە
بۆ نمونە لە مەزرعەیە لە شوێنی ئاوا دادەنرێت بۆ شوێنی گەشتیاری نابێت چکە وەخت تۆزێ خەتەرە هەر وەکو تیمسا ئەوایە بەڵام بۆ مەزرعەیە کەسێکە شخصێکە عەزی لێ دەیەوێت بۆ خۆی بەخێوی بکە شوێنێکی دیاری کردووە بۆ خۆیتون و بۆ نمونە ئەو شتانەی هەیە دیارە ئەمە زۆر تەبیعیە بەڵام ئەگە کەسێک ناشارەزا بێ نمونەگەرەوە برسی بە ڕەنگە لەو حاڵەتەیە شتێ قەپێ بگرێ شتێ بگرێ بەڵام بۆ شێوە خەتەر نییەوەش ئەو ماسێ بەخێو دەکە زیاتر لە مەزرعەکان بەخێو دەکەی حوزی گەورەی بۆ دادرێ سوڕانە ئەگەر چەندی شوێنی گەورە بێ ئەو ماسی زیاتر گەورە بێ زیاتر لە 7 مەتر دەڕوا شێوە قیاسی گەورە بکردنەکەی لە 7 مەتر دەڕوا خواردنی ماسیە گۆشتە هەر شتێکی بدێ احتیاجە هەتا لە 20 سانتیم هەتا 20 سانتیمەتر احتیاجە خواردنی ماسی تەبیعیشی بدێ خواردنی گۆشتخۆری بێ دەخوا بەڵام لەوە زیاتر دەبێ ماسی بدێت یان ماسیە هەر زیندەوەرێک بێ وەکو مشکە ماسیە یاخود بابەتی ترە دەیخوا چێشەی نابێت ئەمە نرخی چەندە ئەمانە بەخۆی حەسب ئەو جیانەیە کە بەخێوی دەکەن ئێستا نمونە لە هەندێک شوێن هەیە لەوانێ زۆر گران بێت لا ئێمە خۆمان کە دەیفرۆشین حەسب مشتریە دانەی خۆمان داوای 200,000 دەکەین باشە بەڵام ڕەنگە لە هەندێک شوێن هەیە زۆر گرانتر بێ و لە هەندێک شوێنیشەیە ڕەنگە هەرزانتر بێ زاوزێش دەکەن لە شانە یان پێویستە دۆخێکی کەشێکی تری تایبەتی هەبێت زاوزێ لەو شوشانە ناکرێت ئەسڵ ئەو شوشەیە کە ئێمە دامان ناوە جێکانیان تەسکە چەندی شوێنی گەورە بێت چەندی شوێنەکەی قوڕ بێ لەم بێ ئەوانە زیاتر گەشە لەوێ ئەەکەن و زیاتر لەوێ گەورە ئەبن وەکو شێوازێکی سروشتی کە بۆ دیاری بکرێت یعنی بۆی دابدرێ بۆ گەشەش ئەبێ کەسێک کە زۆر پسپۆر بێ زۆر شارەزایی لێ هەبێ ڕەنگە ئەو کات زاوزێ زۆری پێ بکاوی چێشە نەبێ بەڵام وەکو دانانی حماسی لە ناو حەوز زۆر بەکەمی گەشەی دەکە ینی حەفو ینی زاوزەی دەکە